یەکێکی تر لەو سوود و قازانجانەی کە وەریەگرین خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشنوێژی بە پێغەمبەران کرد. ئەمەش معنای ئەوە ئەگەیەنێ کە پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ڕیسالەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێی هەموو ڕیسالەکانی تر ئەگرێتەوە و تەواوکەری پەیامی ئەوانە. ئەو پەیامەی کە مرۆڤەکان دەستکاریان کرد هی پێغەمبەرەکانی تر، پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی نوێ کردەوە. پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ نەتەوەیەکی دیاریکراو نەبوو، بۆ خەڵکێکی خاوەن زمانێکی تایبەت نەبوو. یعنی هەندێک کەس جاری وهەیە وا تێگا بە تایبەت ئەوانەی کە بێدینن یان ئەوانەی کە على ئەساس قەومین، ئەو ئەفکاریان بۆ دروست ئەبێ جاری وهەیە کە پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پەیامی ئیسلام تەنها بۆ عەرەبە. ئێمە لە شوێنی ترا و لە وتاری ترا زۆر جەختمان لەسەر ئەم بابەتە کردوتەوە، بەڵام لێرە لە مەسەلەی ئیسرا و میعراجە ئەوەمان بۆ دەرەکەوێت کە پەیامی پێغەمبەر، ڕیسالەی ئیسلام، ڕیسالەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ هەموو عالەمە، بۆ عالەمینە هەمووی. وەکو خوای تعالی لە سوورەتی ئەنبیاء ئاەتی 107 ئەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين، يعني خوای تعالی پێغەمبەری ناردووە کەوا ببێ بە ڕەحمەت و بەزەیی بۆ هەموو جیهانیان. هی ئومەتێکی تایبەت نییە، بۆ کەسێکی تایبەت نهاتووە، بەڵکو بۆ هەموو جیهانیان هاتووە. با بە زمانی عەرەبی دابەزی بێ، زمانی عەرەبی لەبەر بەلاغەتەکە و لەبەر مەزنی کاتێ لە وڵاتی عەرەبا دابەزیوە باشترین ژینگە بووە بۆ ئەم دینە لەو کاتە و لەو سات و وەختە. و ئەم دینەش بۆ هەتا هەتاییە، یعنی بۆ هەتا قیامەت، هەتا ئەو ڕۆژەی قیامەت هەڵەسێ ئەم دینە پەیامی ئەخیری خوایە تا ئەو ڕۆژە. جا ئەوە زۆر گرنگە لەوە بمان دەرەکەوێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو بە ئیمام و پێشەوای هەموو پێغەمبەرەکان. پاشان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی لە دنیا نامێنێ و کۆچەکە، ئومەتەکەی هەڵگری پەیامی پێغەمبەرن لە پاش خۆی. یعنی ئومەتی ئیسلام هەڵگری پەیامی ئیسلامن بە زاناکانیانە و بە خەڵکە عەوامەکەشیانەوە. یعنی ئەم پەیامی ئیسلامە ئەمانەتی خوایە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و پاش پێغەمبەری خوا بۆ من و تۆی مسلمان. ئەمە ئەمانەتی خوایە ئەبێ بیگەیەنی و خۆت باشترین نمونەشی بی. لەبەر ئەوە مەسئولیەت و بەرپرسیارەتی ئەم دینە لەسەر ئەستۆی گشتمانە. خۆشەویستەکانم، چەند خۆشە هەر یەکێک لە ئێمە هەستکەین خاوەن پەیامین، چەند خۆشە هەر یەکێک لە ئێمە هەستکەین ئیشی پێغەمبەرەکەین، چەند خۆشە هەستکەی تۆ خاوەنی ئەو پەیامەی لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و گەیاندنی ئەو پەیامە لەسەر ئەستۆی تۆیە. لە خۆتا جێبەجێ بکەی هەرچیت بیست لە ئاەتەکانی قورئان و لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەطبیقی بکەی، پاشان بیگەیەنی بە خانەوادەکەت، لە خێزانەکەتەوە، لە هاوسەرەکەتەوە، پاشان مناڵەکانت، پاشان خەڵکانی تریش. ئەمە ئەمانەتی خوا و ئەمانەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەوتۆتە سەر ئەستۆی ئێمە، کەوتۆتە سەر ئەستۆی ئومەتەکەی محەممەد صلی الله عليه وسلم. وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا. ئێوە ئومەتی مامناوەندن خۆشەویستەکانم، لە ڕۆژی قیامەتە ئێمە شایەتین بەسەر ئومەتەکانی ترەوە و پێغەمبەری شایەتە بەسەر ئێمەوە. لە ڕۆژی قیامەتە ئێمە شایەتین بەسەر ئومەتەکانی ترەوە و پێغەمبەریش صلی الله عليه وسلم شایەتە بەسەر ئێمەوە. بۆیە خۆتان بەکەم مەزانن و هەست بەو مەسئولیەتە بکەن و هەرچی مەسئولیەتێکی تر هەیە دنیایی یان وەکو ئەوەی کە تەنها بۆ ئەوەیە لە دنیاە خۆتی پێبەرزکەیتەوە یان هەندێک شتی دنیایی دەستکەوێت هەمووی بخەرە کنار، هەمووی بخەرە لا، حەیفە تۆ کاتەکانی خۆت لەبەر خاتری شتی تر بۆیتە سەر. حەیفە تۆ خوا مەسئولیەتێکی خستۆتە سەرشان زۆر لەوە گەورەترە کە شوێنی ئەم و ئەو بکەوی. خوایە کە خەڵقتی کردووە، ئەرز و ئاسمانی بۆ دروست کردووی، هەموو شتێکی بۆ فەراهام کردووی، هەموو شتێکی بە تۆ داوە، هەموو شتێکی بە تۆ داوە لە نیعمەتەکان، لە چاکەکان، دەی عیبادەتی بکە و بیپەرستە و
پەیامی پێغەمبەرەکەی بگەێنە